ناوم زانیار علی قادرە بەڕێوەبەری یەکێ لە قوتابخانەکانی هەڵەبجەم هەر لە سەرەتای دەستپێکی خۆپیشاندانەکانەوە هاودەنگ لەگەڵ هاوپیشە و خەڵکە زوڵم لێکراوەکە لە خۆپیشاندانەکان بەردەوام بووین ئەوەی جیاوازی دروست کردوێ من توانیومە بۆ بارەی خۆیاوێتی بەدەنگ لە خزمەتی ئەو خەڵکا بم ئێمە وا پەروەردەکراوین هەمیشە لە بەرەی زوڵم بین لەگەڵ خەڵکی زوڵم لێکراوە بین وەخوای گەورە ئەو گەورەی پێبەخشیوین کە خزمەتکاری ئەو خەڵکە بین هیوادارم بتوانین پشتیان بەرنین بەردەوام لەگەڵیانە بین هەتا کۆگەین بە ئەنجامێ ئێمە ئەو گرەوەی دەسەڵات ئەبینەوە کە ئەو گرێویەوەی کردووە خوێندن پایکۆت بشکێن و خوێندن دەست پێ بکاتەوە ئێمە گوێ بەوە ناین خوێندن چی بێت چونکە فەوتانی خوێندنی ساڵێکیان 2 ساڵ لە ئەستۆی دەسەڵاتێکی ستەمکارایە لە ئەستۆی مامۆستا و فەرمانبەرانیە هەر کات دەسەڵات هاو موچە و شایستەکانی مامۆستا و فەرمانبەرانیە بە دڵنیاییەوە مامۆستا و فەرمانبەر داواکاری جێبەجێ بکرێ زۆر لە دەسەڵات دڵسۆزترە بۆ ئەو میلەتە زیاتر خۆی بە خاوەنی میلە دەزانێت. فشار هەبووە دوور و نزیک فشاری کەم و زۆر هەبووە بەڵام فشارەکان شکستیانێناوە چونکە کۆدەنگیە بوو ئێمە کۆدەنگیمان لە دەست نێیاوە هەتا کۆدەنگی هەبێت و فشارەکان شکستێن وە لەم ڕۆژانەی دوایە خۆپیشاندانەکانە بینی زیاتر گەورە بن کاسبکاران سەرجەم چین و توێژەکان هاتوونەتە ڕیزی خۆپیشاندانەکانەوە چونکە ئێمە لە شاری هەڵەبجەیە شارێکی داخراوین ئەگەر موچە نەدرێت هەموو کەس پەکیەکەوێ دوجار ئەگەر موچەش بدرێت لە بەرژەوەندی هەموو لایەک شركات